کۆمەڵک وێنەی کۆمەڵە بدانرا بە نازم تا چەند ڕاستی بۆ ئەمانە زۆربەی دروستکراوە بە فۆتۆشۆپ پشتی باشتیان تێ کردووە طبعا ئەوانەی کە بڵاو کراوەتەوە مەرجنیە ومی ڕاست بێندێکی دروستکراوە بۆ نمونە بە زیرەکی دەست کرد گۆران بێژێکی ڕاپیانێناوە بە دەنگی ئەو قورئانەڵێنەوە لەگەڵ مۆسیقایە لا ئوقسیم بیەوم القیامە ئەمە دروستکراوە بە زیرەکی دەست کرد دروستکراوە ئەساسی نێجا سوبحان الله ئەوەی کردووە خۆی توش کوفر کردووە بەس بۆی ئەوان ناشریکە کاکە واژنە خۆ تووشی کوفرکەی بۆیان ناشریکە خۆیان ناشرین بوون تاوە چونکە بەڕاستی ئەوەی کە بینیمان لێیان بەس بەڵام تۆ بەو شێوەیەش نا ئینسانە بێ ئینسافی هەبێ ئەوەی کە هەیە هەرەوە بڵێ نە پێوەی بنێ نە لێ لێکاتەوە ئەوە ئینسافەش الله جل جلاله داوای کردووە کە فەرمووە لا يجرمنكم شنآن قوم ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى ڕقتان لە قەومێکە جەریمەیان کردووە خراپەکاریان کردووە بە ئەو ڕقەواتان لێ نەکاکەوە عەدل نەبن لە حوکمدان لەسەریان کاکە عەدل بن ئێمە هەوڵەیین لەم شتانەیە کە قسەمان لەسەر گرە ئەمەی عەدل بینەوە ئاڵین کە دیومانە بە مستەمسەک و بە بەڵگەوە هەیە ئەو ڤیدیۆیانەی باسمان کرا هەیە